سێدا ڕۆژی جیهانی میوزیکە لە هەموو جیهاندا و میوزیسیانان هەوڵەدەن لە ڕێی بەرهەمانی نوێیەکانیانەوە یاخود لە ڕێگەی پرۆژە و کارە نوێیەکانیانەوە گزارش لە پیرۆزی ئەو ڕۆژە بکەن لە لای میوزیسیانان بێگومان لە سلێمانی لە قیسەندیکەی هونەرمەندانی کوردستان مەراسیم و شەوە ئاهەنگێکی تایبەتی ساز کرد بۆ میوزیسیانانی شاری سلێمانی و تایدا بە دەستپێکی با بڵێم پرۆگرامەکە یاخود چالاکیەکە با خەڵاتکردنی چەند میوزیسیانێک دەستی پێکرد. قسە لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز عومەر عەبدوڵڵا میوزیسیان. کاک عومەر بەخێر هاتی لەسەر چاومان. یادکردنەوەی ڕۆژی جیهانی میوزیک لە کوردستانە تا ئێستا گرنگی پێدراوە؟ ببوورە خۆی یەکی دەیە بۆی ئەوە ڕاستکەمەوە یەکی دێ بەڵام بۆی چەند کارێکی تەکنیکی و خراسی چالاکیەکەی ئێوە ڕۆژی چالاکەکە ئێمەسی دە بۆ ئەگەن خۆی ڕۆژی موسیقی جیهانی یەکی دەیە. یەکی دا ئەو ڕۆژەیەکە لە ساڵی 1975 لەلایەن یەهودی ببوورە یەهودی مینۆهین کە ژەنیارێکی ڤایلینی ئەمریکیە ئەو ڕۆژە دیاریکرا کە نامێکی کرد بۆ ئەنجومی موزیکاران کە ئەو ڕۆژە بێتە ڕۆژی موزیکی جیهانی. ئیتر تەڵان ئەم ڕۆژە بۆچی دیاریکرا؟ ئەم ڕۆژە بۆ دیاریکرا بۆی باشترین موزیک و گەنجترین و فستیڤاڵی گەورە بکرێ کامل لە 150 وڵاتی دنیا جێبەجێ کرێت. حتا سندوقی خێرخوازی ینی هاوبەشی نێونەتەوەیی بۆ ژەنیاران پارەیە کۆکاتەوە و ئیدەکە جا لە قاع و لە هۆڵەکان و لە مەکتەب و لە کەنیسەکان و حتا لە سەرجادەکانە ئەم کۆنسێرتانە بەڕێوە چێت. زۆر باشە. لە کوردستان گرنگی پێدراوە هەتا ئێستا؟ لە کوردستانە بەڵێ گرنگی پێدراوە لەلایەن موزیکارەکانە، بەڵام وەکو شێوەیەکی باڵا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ باخێکی وای پێ نەدراوە، چونکە وەکو پێشتر باسم کرد پێویست بوو لەم ڕۆژەیە تواناو بەهرەکان دەرکەوێ، پێویست بوو گفتوگۆ و دیبێتی نوێ هینی هاوچەرخ لەسەر موزیک و لەسەر هەموو لایەنەکانی موزیک پێشکەش بکرێ و سیمینار و کۆڕ و کۆبوونەوە و کتێب دابەشکرێ و کتێبی لەسەر موزیک و زۆرینەی چالاکیەکان بکەوێتەوە. تیپ مۆسیقای سلێمانی چەند جارێک ئەو یادی کردوێتەوە، هونەرمەندان ئەو یادیان کردوێتەوە پێشووتر، بەڵام ئەمانە هەمووی لەسەر تاک یانی لەسەر چۆنەڵەی هونەرمەندان خۆیان بە ئەرکی خۆیان ئەم کاریان کردوێتەوە. حکوومەت وەکو پلانێکی وای نییە کە گشتگیر بێت و لەم ڕۆژە بڵێن جایزەدا بەشکات خۆشبەختانە ئەم جارە یەکێتی هونەرمەندان بۆ کارە هەستا. بەڵێ چالاکیەکان چی بوون کە لەو شەوەیە پێشکەشکران؟ چالاکیەکان خۆی ینی ئەبێ ینی دیبیت بێ، ئەبێ ڕاگۆڕینەوە بێ، حتا سیاسەتمەدارەکان ئەبێ بەشداری تیا بکەن، ینی ئەبێ موزیکی نوێدا ئینکرێت بەخش کرێت، حتا رادیۆ کەناڵەکان ینی بێ گرنگێکی زۆر بن، حتا لە وڵاتان بۆ چەند دقەیەک لە ڕێگە شەقامبانەکان هەمووی ئەو وەستێت بۆ ئەوی هەم ژینگەش ئارام بێتەوە لە دەنگ، یعنی ئەو دەنگ و ژاوژاوی کە لە ژینگە هەیەەوەی ئارامیت بەخشن بە خەڵکی و لە نزیکەوە موزیک بەخشکان بۆ خەڵک. زۆر باشە. میوزیسیانانی کوردستان تا ئێستا پرۆژەی وایان هەبووە پێشکەشی بکەن بۆ نمونە خۆیان ئامادە کردووە، تا ئێستا ئامادەی ئەویان هەبووە کە بە شێوەیەکی جیاواز خۆیان ئامادە بکەن و لەو ڕۆژەیە بتوانن چالاکی تایبەت و کۆنسرت و وەکو تۆ ئاماژەت پێکرد دیبێتی تایبەتی هەبێ بۆ یادە؟ بەداخەوە هەستەکەی نەکان پاشە کشاکەن لەبەر بواری ئابووری، ئەنیمە چەندین ساڵە هەراڵنیە قەیرانە بەڵام لە ڕاستی واش نییە، چەند ساڵێ و قەیرانە بوو، بەڵام هەر درێژەی کێشا و ئەمە زیاتر بواری هوەری پەخست. ئانەگین پێشووتر بڵێن لە سەردەمی ڕژێم و سەردەمی ساڵی هەفتاکان ینی فستیڤاڵی زۆر گەورە کرا لە عێراقا، لە ینی حتا لە بینی شارەکانە ینی ئەچوون بۆ تیپەکان لە ئەڵمانیا و لە وڵاتانی ترەوە، ینی لە وڵاتانی دنیاوە داوەتنامەیان بۆ ئەکراوە، ئاهاتن لە عێراقا عەرزیان نەکرد، لە بەریتانیا، لە ئەڵمانیا، لە فەڕەنساوە ئاهاتن حتا لە عێراقا چوونە دەرەوە بەژاریان نەکرد، بەڵام سەرەکەی لەم سەردەمی ئێستا ئەوانە نییە، زۆر کەمە. بەداخەوە ینی
کە وایە بواری فەرهەنگ و کللتوری کوردی زۆر لەوە زیاتر پێی پێ بدرایە. زۆر باش مامۆستا ئەگەر باسێکی چالاکیەکانی ئەو شەوە ئاهەنگە بکەین یان ئەو مەراسیمە تایبەتە بکەین ئەو میوزیسیانانەی کە خەڵاتیان پێدرا خەڵاتەکان لە پای چی بوو؟ خەڵاتەکان خۆی هەموو خەڵاتێک یعنی ئەبێ ئەو لیژنی تحکیمە ئەو کەسانی کە پسپۆرن و بارەدا و کە چەند کەسی هەڵەسەنگێنن ئەبێ پسپۆریان هەبێت ئەبێت لەسەر چەند بنمایەکە و کەسان هەڵبژێن بەڵام بەداخەوە لێرە هەستەکەی ئەو شتە ینی کەم تەرخەمی تیا بوو میزاج شخصی تیا بوو ینی شتی سێری تیا بوو ینی ئەوە بۆ منە ینی برادر هەبووە موزیسیان هەبوو لێرە کە دایمە ئیبداعەکە کە دایمە جوانکاریەکە ینی ئەو بۆستی ئەو ناوەسێک کە چینای ئەویتیانە بوو برادر هەیە کە چەندین لەو ئەو شەوەی کە ئەو 25 کەسە کە خەڵات کران ئەم لەوانەیە مامۆسای بەشێکی ئەمێکەچ ئەویتیانە بوو ینی بەداخەوە نازانم لەسەر چ ئاستێک ئەم هەڵسەنگان ناکرێت شتێکی باشە ینی بەڵام پێویستە تۆزێ ورتر و تۆزێ وربینتر لەسەر ئەو کایانە ئەو هەڵسەنگادا زۆر باش بۆچی لە کوردستانە هەستەکەی ئەوانەی کە کاری میوزیکەکەن کەمترین دەرکەوتنیان هەیە یان زۆر ئەکتیڤ نین وەکو شێوەکارەکان بۆ نمونە تۆ سەیرەکەی بە بەردەوامی شانۆ هەیە بە بەردەوامی پێشانگای شێوەکاری هەیە بەڵام با بڵێن چالاکی میوزیکەکان زۆر کەمترن بە بەراورد بە بەشەکانی زۆر ڕاستە موزیک کاری چەند کاری ئەو ژەنیارەی کە خەریکی موزیکا بە تاکتەنیا کاری خۆی ئەوەیە کە تەمرین پرۆڤاکات و کۆنسێرت هێشتی حەزەکە بەڵام کاری دەستە جەمعیە موزیک هونەرمەندێکی شێوەکاری ئەتوانێت لە شوێنەکانێکی خۆیان چەندین تابلۆ دروستکە بەڵام موزیک بەرکەوتنە گوێ چاوە ینی توانای ژەنینە ئەمانە هەمووی ئەگەرتەوە بۆ ئەوی کە موزیک بەتەنیا زۆر قورسەرە وەکلەوەی کە بە گروپ عرض کرێ اینجا تواناکان شەیە بەڵام ڕێگرە مادیەکان زۆرە چکە تۆ کۆنسێتێکەکەی من عرضێکەکەم بەڵام جارێت دەنگ زۆر خراپە لە هۆڵەکانە کە ئەوە یەکێکە لە باشترین ئیشکە بەڵام کە دەنگکە نەگاتە جمهور سەرەکەی فەشەلێنێ ئەو ئیشە ینی سەرەکەی لە بواری موزیک کە دەستە جەمعیە ئەنی ئەبێ پێویستی بەبوودی بێ پێویستی بە تەشجیع و هەندانە ینی ئەبێ هەندانێک ئەبێ چکە ناکرێ موزیکارە و ژەنینە نیە ئەرۆ ئەمێرەنیەکەم پێمە موزیک جیازێوێ موزیک قاعەیەکی وێ شوێنێکی وێ جێوێکی هێمنی ئەوێ ینی مجموعەیە ئامادەکاری هەیە ئەبێ بەڕاستی بۆی بڕخسەندێ بۆی ئەو ژەنیارە کە هات بە میزاجێکی جوانەوە بە میزاجێکی چۆنەڵێ بەلیاقەیەکی باشەوە بێ ئەو موزیکە عرضکات زۆر باشە هۆڵەکانی نمایشکە لە کوردستانە هەیە ئەو هۆڵانی کە میوزیسیانان نمایشی تیاکەن یاخود کۆنسرتی تیا ئەنجامێن تا چەند لە ئاستی تموحی میوزیسیانەکانایە ئەتوان بڵێن بەداخەوە ینی هیچ ئیتیمامی بە ئەکۆستیکی دەنگ نەدراوە لە هۆڵەکانە کە دروستەکرێ تەنیا ئاماژە بە جوانکاری و بە ڕازانەوە و بە دیکۆرات دراوە کامەش بۆ موزیک ینی زەحمەتە جا بەدیلی ئەمە هاتوون بە جیاز چارەسەریەکەن موزیکی کلاسی خەڵەتە جیازی تیا بەکاربێنی چکە بێ ئەو موزیکە ڕاستەوخۆ لەو ئامێرانەوە لەو گروپۆ بگاتە ئەو جمهوریکە دانیشتووە نەک لە ڕێ ئامریکەوە کە ئەو هەندسی دەنگە کە دانیشتووە بە میزاجی خۆی یانجاری وایە دەنگی ئامێرەکان دەنگی ڤایلنەکان بەرزە دەنگی هەوایەتەکان بەرزە دەنگی قانونێ بەرزە سێکی ئەمە کارەکاتە سەر هەموو ئیشەکە و توانای ینی ناتوانانی ئەو شتە بە جوانی بگاتە جمهور لە هەموو جیهانە ئەبینین لە سەر شەقامەکان هەندێک میوزیسیان هەن کە مۆزیکە ژەنن یان چالاکی تایبەتیان هەیە ئەمە بۆ لە کوردستان نابینرێ بۆ نمونە لە ڕۆژێکی وەکو یەکیدا کە ڕۆژی جیهانی مۆزیکە ئەم جۆرە چالاکیانە بۆ نابینرێ خۆی ئەبینرێت بەڵام کەمە بەڵام بەداخۆ لێرە ینی کللتوری ئێمە وای لێکردو کە زۆر شت پێڵن عیبە ئەو عیبێ وای لێکردون کە دەستی بەستوین و ناتوانین بکەین خۆی لە ساڵی 1992 جاک لانگ لەگەڵ مۆریس فلۆرین ئەم جاک لانگ وازانم وەزیری ڕۆشنبیری فەڕەنسا بوو هاتن ڕۆژێکیان دانا لە 21 شەشە کە موزیک بۆ ناو خەڵک بێ
هاتن خەڵکیان کۆکردەوە لەسەر شەقام ئەو توانە ئەو بەهرانی کە مناڵ و گەورە و گروپەکان هەیەە پیر و گەنج و هەمووی موزیک بژەنن بۆ ئەوی چێژێکی تایبەت لە نزیکەوە بەخشن بە خەڵکی ئەنی چێژ و چێژێکی تایبەت بەخشن خەڵکە لە نزیکەوە ئەم ژەنە بە توانای خۆیان خۆیان بتوانن موزیک نزیکەنەوە لە خەڵک لێرش خۆشبەختانە لەم چەند ساڵی ڕابردووە ئێستاش بەردەوام ئەین گروپ هەیە بەڵام سێکی تەرجیعێکی وایە ناکرێت ئەنێ ئەبێ بەعیبە حتا ینی من پێم باشە ینی ئەو خوێندکارانی کە لە پەیمانگای و نەرجوانەکان کە لە ئەکادمیە ینی کۆلیجی نەرجوانەکان ئەمانە پێش ئەتڕۆحە بێنە سەر جادە زۆر ئاساییە لەسەر جادە عەرزی خۆیان کەن و ئەنجا بۆی ئەو ترس و ئەو دەرزی کە هیانە ئەو چونکە دایمە ترسێک هەیە لە موزیکە ئەو ئەتیکێت و یانوان لێبێ ئیتر زۆر بە ئیسراحەت و زۆر بە ینی بەتوانە و بە ئینی خۆیانەوە عەرزکەن ئەین بتوان کە ئەتڕحەکان تەقدیم کرد لەسەر جادەیە جاری بێن ئەو شتا عەرزکەن بۆی هیچ ترسێکیان نمێنێ زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز عومەر عەبدوڵڵا موزیسیان سوپاسکەم ئێوارەی سپاس بۆ ئێوەش بۆ